سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن هەمووتان باشن ئەدی بزانم مەزان لەکوێم ئاها هاتوین بۆ گوندێکی جوانی کوردستان هاتوین لێرە لەگەڵ کۆمەڵێ مناڵی ئازیزە بەرنامەیە بکەین چەند جوان لەوێ خۆیان ئامادە کردووە کەواتە لەگەڵمانە بن با بڕۆین هەنێ گفتوگۆیان لەگەڵا بکەین فەرموون لێ بێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ باش ئەیخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارەی ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی عەزیزەکەوێ ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ حەمەی بارام سەر بە ناحی کوێیە؟ ئەی ناحی عەربەن سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەمڵی قایم بۆ خۆتان مناڵەکان حەزەکەن بەیەکەوە سەیرێکی ئەم راپۆرتە جوانەکەین کە هاوکارانمان لەسەر گوندەکەتان ئامادەیان کردووە دەبا بەیەکەوە بینەری بین فەرموون سڵاوتان لەبێ مناڵ عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن وەرن لەگەڵما بن با ئەمڕۆژ بەیەکەوە گەشتێک بکەین بەرەو گوندێکی جوانی کوردستان ئەزانن ئەو گوندە کوێیە؟ گوندی حەمەی بارام ئەم گوندە جوانە لە سنووری پارێزگای سلێمانیە و سەر بە ناحیەی عەربەتە دووریەکەی نزیکەی 23 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە گوندێکی جوان و دڵگیرە تا بڵێی گوندێکی ئاوەدانە چیرۆکی دروستبوونی ئەم گوندە زۆر ناوازەیە ئەم گوندە مێژوویەکی دوور و درێژی نییە کەسێک ئاوەدانی کردوێتەوە کە ناوی حەمەی باران بووە بەهۆی ئەوەی کاری ئاژەڵداری کردووە و بەردەوام گەرمیان و کوێستانی کردووە تا دوجار لەم جێگەیە گیرساوەتەوە و ئەم گوندە جوانەی دروست کردووە و ئاوەدانی کردوێتەوە بۆیە لەم گوندەدا هیچ کەسێکی بێگانی تێدا نییە و هەموو خەڵکی ئەم گوندە نەوەی حەمەی بارامن هەمویان خزم و کەسی یەکترن دانیشتوانی ئەم گوندە جوانە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان سەرقاڵی کاری کشت و کاڵی و ئاژەڵدارین بەهۆی ئاوەدانی ئەم گوندەوە خوێندن لەم گوندەدا بەردەوامە و ژمارەیەکی بەرچاو خوێندکار لەم گوندەدا هەیە و قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان تا پۆلی شەشەمی بنەڕەتی دەتوانن لە گوندەکەی خۆیان بخوێنن ئێمە نامانوێت زیاتر لەسەر ئەم گوندە بڵێن ئەوەی ماوەتەوە بەجێی ئەهێڵین بۆ زیتەڵە و هاوڕێکانمان کەواتە با بگەڕینەوە بۆ لای هاوڕێیانمان فەرموون ئادی پێم بڵێن راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە یەک چەپڵی قایم بۆ هاوکارانمان ئێستا حەزەکەن یەک بێمە لاتان وانێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ باشە ئادی بچمە لای کێ؟ لیا؟ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەیەخوام و کاتێ باش بی لیاگیان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ یەک ئەم ساڵ چوویتەتە قوتابخانە؟ ئەی حەزی لە قوتابخانەیە؟ ئافرین لیا؟ ئێمە بۆ ئەوەی بەیانی زوو خەبەرمان بێتەوە بۆ قوتابخانە و زوو وەسین لەخەو ئەبێ شەوان چی بکەین؟ ئەبێ شەوان درەنگ بخەوین یان زوو بخەوین؟ ئەبێ زوو بخەوین ئافرین باشە ئێمە ئەگەر
هەڵساین لە خەو ئەبێ خواردن بخۆین یان نابێ بیخۆین ئەبێ بیخۆین ئەبێ بیخۆین چونکە ئەگەر خواردن نەخۆین تااقەتی قوتابخانەمان نامێنێ توانای خوێندنمان نامێنێ تواناشمان نابێ گوێ لە مامۆساکانیش بگرین وایە ئافرین لیا باڵێ ئەزانی گۆرانێکمان بۆ بڵێ باڵێ ئافرین هادی گۆرانێکمان بۆ بڵێ قوتابی پۆلی یەکەم چست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەست دێنم گێڕادێری مامۆسام پاک و خاوێن و وریام هاوڕێ هاوپۆلەکانم خۆش داوێ وەک چاوان هەر بشیت ئافرین یەک چەپڵی قامی بۆ لێبان دەست خۆش شاهین جان مایکەکە بە بە شاهین شاهین چۆنی باشی شاهین تۆ چوویتەتە قوتابخانە نەوەڵڵا ئاها ئەی حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە بەڵێ کەواتە ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ یاری بکەی لەگەڵ هاوڕێکانتا واتە یاریە وەرزشیەکان ئەنجا نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلیشکەی بۆ ئەوەی تۆش زوو گەورە بیت و وەکو لیا و هاوڕێکانە بچیتە قوتابخانە باشە باش ئافرین یەک چەپڵی قایم بۆ شاهینجان مەسانجان بەڵێ چۆنی باسم ئەحواڵە چۆنە باسم هەر بشی مەسانجان مەسان ئەی تۆ چووتەتە قوتابخانە نەخێ تۆش نەچووی نە هێشتا تەمەنە بچووکە وایە مەسان خوشک و برای لە خۆ گەورەترێ هەیە برام هەیە ئاها باشە ئێمە کە کەسێک لە خۆمان گەورەتر بێ وەکو خوشک و برا ئەبێ چۆن بانیانکەین ئەبێ یەکسەر بڵین وەرە شاوۆز یان نازانم کێ یان بەدادە و کاکە بانیانکەین نەخێ تۆ بە براکە وەڵی کاکە نە ئەبێ پێی بڵێ لەبەرەوەی ئەو برای تۆیە ئەبێ ئێمە ڕێزی گەورەکان بگرین ئەبێ کە کەسێکمان بینی لە خۆمان گەورەتر بوو ئەگەر پیاو بوو بە کاکبانیکەین ئەگەر کچ بوو یان بەدادە یان بە خانبانیکەین باشە؟ باش ئافەری مەسانجان مەسان بەڵێ گۆرانی شتەزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ مەکتەب خۆسە ئەواتە ئەدی لای تەوەتادە ئەخۆسە زڕخۆسە زارێ ئەبێ بسی بۆ ئەوانە نابێ ئەوە بخۆێنیتەوە ئەبێ نانێک بخۆیت و ئافەری تەواو بەڵێ ئافەرین یەک چەپڵەکەین بۆ مەسانجان هەر بشی دیەکیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەحواڵی توش چۆنە من باشم ئەی تۆ باشی بەڵێ منیش باشم ئەی یاخوا هەموو کاتێ باشبی دیەگیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ ئەی ماشەڵڵا دیارە قوتابیەکی زۆر زیرەکی وایە بەڵێ ئافرین هەر بشی حەزە لە قوتابخانەیە بەڵێ ئافرین لە چ وانەیەکە زۆر باشی وەڵایە کوردی کوردی بەڵێ کەواتە بیرکاریش. لە چیش بیلکاری بیرکاری بەڵێ با پرسیارێکی لێ بکەم لەسەر بیرکاری ئەگەر 5 میزەڵانە پێبێ 2 میزەڵان پتەقەیە چەندانە پێمێنێتەوە سێ ئافرین هەر بژی دیە بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر بینی و خەڵک لەم ناوە پاشە ڕۆشتە ڕێژێ تۆ چیەکەی منەچم پاکیەکەم و هەڵیەگرم و اینجا دەچم مەمەڵەوە دەستمەشم ئەی ئافرین باشە ئەیچی بۆ کەساناڵی کە ژینگەکانی دەوروبەری خۆیان پیسەکەن ئەبێت بڵێ نابێ ئەو شتە لە عەرزەکەی فڕێدێ دەی ژینگەکەمان پیسە بێ ئافرین هەر بژی دیەکیان دیە بەڵێ ئەدی چیمان بۆڵێ چیمان پێشکەشەکەی هینە شەعر شعر یان گۆرانی حەزت لە چییە شەعر وەڵا شعرێکی خۆشم بۆ بڵێ دەی هینە لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرێ پشووی هەیم بڕێنجان و قوتابخانەی کە بوو زانی نێلانێ بێکتر شە دەبین ڕێگە خوێندن دەگرینەوە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش دیەکیان هەر بشی کاکە شاوەس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش خەڵکی ئاوایی چۆنن هەڵا باش خزمانە مووی باشن ئەی یاخوا و کاتێ باش بن شاوەس بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئەی ئافرین هەر بژی شاوەس بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکەن بەڵێ چیەکەن کشت و کاڵ گەنم جۆ
تەماتە شێلم هین پەتاتەش. ئافرین باشە گوندەکەیەوە ئاوی هەیە کەم بۆ کشت و کاڵ ببێ؟ نە ئاوی نییە؟ بەڵێ. ئەی چۆن کشت و کاڵەکەن؟ مامۆستا ئاوێ دەین. ئاویێن باشە پێم بڵێ تۆ کاری کشت و کاڵ کاتێککە خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن هاو کاریانەکەی بەڵێ چیان بۆکەی؟ ئەگەر شتێکیان بۆیە بۆیانێنم و ئەگەر بڵێن یارمەتی مندەن یارمەتیان دەدەم. ئەی ئافرین کەواتە خواردن وشتیان بۆ بی بۆ سەرزەویەکان ئاویان بۆ بی چیان بۆ بی وایە؟ وایە. ئافرین شاوەس بەڵێ کارێکی باشە ئەگەر ئێمە ئاوکاری کەسەکانی خۆمان بکەین و ئاوکاری لە خۆمان گەورەتر بکەین یان کارێکی باش نییە؟ بەڵێ کارێکی باشە؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بشی یەک چەمڵێ قایم بۆ شاوەسیان. سانا بەڵێ سانا گیان بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ ئەحواڵە چۆنە؟ باشم ئەحواڵی خزمانەمووی باشن؟ بەڵێ هەر بشی ساناگیان لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ یەک لە پۆلی یەک ئافرین سانا بەڵێ تۆ هاوڕێو هەیە؟ بەڵێ باشە چەند هاوڕێوەیە؟ دوو کێوکێ لیا و چیتر؟ دیە و لیا دیە و لیا لە یەک پۆلان هەرسێکتان؟ نە ئەی ئەم جانمان بێکۆین ئەویشیان بەتەنیایە؟ بەڵێ باشە سانا بەڵێ ئەگەر ڕۆژێک یەکێک لە هاوڕێکانە نەیتوانی بێتەوە بۆ قوتابخانە نەخۆش بوو یان لەبەر هەر هۆکارێک ناتەوە تۆ چیەکەی بۆ ئەوەی ئەو هاوڕێش لەوانەکان یا دوانەکەوێ؟ باش چیەکەی؟ ئەچی بۆ ماڵەوە بۆ لای و کتێبەکەی بۆ بەری بڵێ ئێمە ئەموانێمە خوێندووە؟ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێمە هاوکاری یەکتری بکەین نابێ یەکتری فەرامۆش بکەین پێویستە ئەگەر هاوڕێکمان ناتەوە بۆ قوتابخانە ئێمە هاوکاری بکەین باشە؟ باشە باشە سانا ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە؟ نە ئاها باشە مناڵ کاتێکە چێ بۆ قوتابخانە ئەبێ بەسەر شۆستەکەیان بڕوایان بەسەر شەقامەکانە شۆستەکان وایە؟ وایە ئافرین شۆستەکان موڵکی مرۆڤەکانن شەقامەکانیش موڵکی ئۆتۆمبیلەکانن وایە؟ وایە ئافرین سانا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی گۆرانی یادی گۆرانێکم بۆ بڵێ بەسە بڵێن ئەم شتە چی؟ شەعر دە شعرێکم بۆ بڵێ قوتابی پۆلی یەکەم چست و چالاک و پاکەم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بادەستێنم گەڕادێری مامۆسام پاک و خاوێن نووریام هاوڕێ و هاوپۆلەکانم خۆشم دەن وەک چاوانم ئافرین هەر بشی مامۆساکانی خۆشەوێ؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ خۆت و مامۆساکانیش دەست خۆش فریشتە بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش ئەی یاخوام و کاتێ باش بی فریشتێکیان بەڵێ لە پۆلی چەنی؟ پێنج لە پۆلی پێنج ئافرین هەر بشی فریشتە بەڵێ با باسی ناو گوندەکەی خۆشتان بکەین تۆزێ گوندەکەی ئێوە خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکەن؟ بەڵێ باشە کشت و کاڵ چیەکەن زیاتر؟ گەنموزۆ گەنموجۆ وایە هاوڕێکەشە وتی باشە ئێستا ئیتر وردە وردە نزیکە بینەوە لە وەرزی زستان وایە؟ بەڵ ئیتر وەرزی پاییزەوە ڕۆی بەرە وەرزی زستان وایە؟ بەڵ لە زستان ناکەش و هەوا سارد دەبێ یان گەرم؟ سارد سارد باشە فریشتە بەڵ ئەم گوندەی ئێوە لە زستانە ساردا؟ بەڵێ باشە ئێمە ئەبێ لە وەرزی زستانە دارەکان ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە؟ نەخێ بۆچی؟ لەبێت کە دارەکان سوودی دار چییە؟ هەوای پاکمانایەتێ و لە سێبەرەکەش یادەبین ئافرین سێبەرکەشی زەویمان بۆ فێنگەکە هەروەها چیشە خۆین بەری دارەکانە خۆین بەڵێ. وایە؟ ئێستا ئەم داری ئێمە لە ژێری یادانی شوین داری چییە؟ دار تووە تووە وایە؟ بەڵێ ئێمە بەری تووەکەشە خۆین کەواتە دارەکان سوودی زۆر زۆرە بۆ مرۆڤ بۆیە ئێمە لە بری ئەوەی کە دارەکان ببرینەوە پێویستە ڕێژەی سەوزایی و دارەکان زۆر زۆر بکەین وایە؟ وایە؟ بەڵێ باشە فریشتە بەڵ ئەگەر کەسێکە بینی ئەوێ دارەکان ببرێتەوە تۆ چیەکەی؟ ئەڵە مەی بڕۆ مەی بڕەوە چونکە ژینگەکەمان دارەکان خۆشیانەکان ئاو هەوامان بۆ پاگەکاتەوە ڕێژەی سەوزاییش ئەبێ زۆر بێ لە گوندەکەتانە وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێ قای بۆ فریشتەیان
ستایش بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیاخوا بوو کاتێ باش بی ستایش بەڵێ با پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەی خۆتان ناوی گوندی حەمەی بارام لە چێواتوە با پیرەم ناوی حەمی بارامە ناوی بارامە واتە حەمەی بارام باپیرەی توێ وایە بەڵێ ئەم گوندەی دروست کردووە بەڵێ پێشتر بیستم وتیان ئەم گوندە مێژوویەکی زۆر کۆنی نییە لەبەرەوەی باپیری ئێوە ئەم گوندەی دروست کردووە وایە بەڵێ باشە ستایش وا بزانم ئێوە هەمووتان خزمی یەکترین وایە بەڵێ باشە ئەم ناڵان نامووی خزمی تۆن بەڵێ خۆشەوە هەمووتان خزم و کەس و کاری یەکتری بن وایە بەڵێ باشە ستایش ئێوە هەمووتان خزمی یەکترین کەواتە لە پشووی هاوینە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن وەکو مناڵانی گوندەکە چی یاریەکەکەن هەموو یاریەکەکەین وەکو یەک وەکو چی یاریەک وەکو یاری ماڵەباجێنە وەکو یاری چاوشاکێ یاری چاوشارکیە زۆر خۆشە ستایش بەڵێ باشە مناڵ ئەم یاریە کوردەواریانە بکە باشترە یان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل یاری کوردەوارەکان ئافرین چونکە یاریە کوردەواریەکان وەکو وەرزش وایە بەڵام یاری تابلێت و ئایپاد و مۆبایل چیمان لێکە چاومان کزە بێ وایە بەڵێ تااقەتی خواردنمان نامێنێ تااقەتی خوێندنمان نامێنێ توانای هاوڕێتیکردنی کەسیشمان نامێنێ ستایش بەڵێ ئادی بزانم چیمان پێشکەشەکەی وەراوە یان گۆرانی هەندراوە ئادی وەراوەیەکی خۆشم بۆ بڵێ پیرەمێردێک چۆ قوتابخانەی گوندێکەوە لە حەوشەکەدا ڕاوەستا دەوریان لێدا مامۆستا ها خاڵێکیان چیت گەرەکە ها خاڵێکیان پیرەمێردی بەستە زمان کە لاواز بوو وە گۆچان وتی تخوا مامۆستاگیان فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان ئافرین تۆ کوردستانە خۆشەوێ بەڵێ ئەبێ ئێمە شانازیکەین بە وڵاتەکەمانەوە بە ئاڵاکەمانەوە بە ناوچەکەشمانەوە هەر بشی یەک چەپڵی قایم بۆ ستایشیان دەست خۆش ئاسەنا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەیاخوام و کاتێ باش بوو یاسەناگیان بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئەفەرین هەر بشی بەردەوامە لە خوێندن ئاسەنا بەڵێ لە گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند 6 پۆلی 6 ئەی باش ئەگەردەرچن بۆ 7 و 8 و 9 واز لە خوێندنێنن یانە چن لەکوێ خوێنن ئەخوێنین لە زورگوێز زرگوێز بەچی هات و چۆکەن بە سیارە و پاس بە پاس و سیارە باشە ئەبێ ئێمەی مناڵان خۆمان دەرکەین لە جامی ئۆتۆمبیلەکەوە هاوارکەینیان دەگە دەکەین و قیژەقیشکەین نەخێرە بەرەوەی خەڵکەکە بێزارە بێت ئەی ئافرین نابێ ئێمە خەڵکەکە و کەسانی چواردەوریشمان بێزارکەین وایە بەڵێ باشە ئاسەنا بەڵێ هاوڕێوەیە وازی لە قوتابخانەیە نابێ نە ئافرین کەواتە ئێوە مناڵانی ئەم گوندە هەمووی حەسان لە خوێندنە وایە بەڵێ ئەی چی بۆ مناڵان ناڵێک کە واز لە خوێندنێنن پێیان دەڵێن واز لە خوێندن مێن هەبەرەوەی بۆ داهاتوو زیرەکە بین ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئاسەنایگیان نیگارگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی ئەخوام و کاتێ باش بی نیگارگیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند 6 لە پۆلی 6 ئەی ئافرین هەر بشی نیگار بەڵێ لەم گوندەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چه ئاژەڵێکی زۆر لێە ڕێوی چقل ڕێوی و چەقاڵ باشە ئەی سمۆرە و کەروێشکۆ شتانی لێ نییە با ئەوانەشی لێیە بەڵێ ئەی هاوارکە جوانن باشە ئێمە ئەبێ ئاژەڵە کێویەکان ڕاوکەین و لە ناویان مەرین نەخێر بۆچی لەبەرەوەی گوناحن لەبەر ئەوەی گوناحن ئەوانیش مافی ژیانیان هەیە سروشتەکەمان بەوانەوە جوانە ژیگەکەمان بەوانەوە جوانە باشە نیگار بەڵێ ئەگەر بێت و بەچکە سمۆرەیەک بدۆزیتەوە چی لێکەی بەری ئەدە بەری ئەی بۆ نایبێتەوە بۆ ماڵەوە لە قەفەزا بە خێویکەی لەبەرەوەی گوناحە لەبەر ئەوەی گوناحن ئێمە نابێ ئاژەڵی کێویەکان لە ماڵەوە لە قەفەزا بە خێویانکەی لەبەر ئەوەی ئەوانیش حەزیان بەم سروشتەیە حەزیان لێە بۆ خۆیان بە ئازادی بژین بۆیە نابێ ئێمە ڕاویان بکەین وایە وایە هەر بژی نیگارگیان نیگار بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعر دە شعرێکی خۆشم بۆ بڵێ دەی الله أكبر من أباندانا تاريخ للي بري بيانا مانجي بجمال سفري شو زرد لترسي قاسبي كو ئافرین یەک چەپڵی قایم بۆ نیگاریکە دەست خۆش هەر بشی
هەستی چۆنی باشم هەستی جا چۆنی باشم ئەحواڵت چۆنە باش ئەیخوا بوو کاتێ باشبی هەستی بەڵێ خەڵکی ئەم گوندەی ئێوە بەڵێ کاری ئاشەڵداریەکەن بەڵێ چه ئاشەڵێک زۆر بەخێوەکە بۆ نمونە وەکو مەڕ مانگا بزن باشە ئەدی هەستی سوودی مەڕووماگا و بزن چییە؟ بۆ نمونە مانگا سوود لە شیرەکەی وەردەگری وەکو کەرێ جاوکو ماست کو پەنیر ئافری باشڕستی ئێوە ئەم بەرهەمانە هەمووی خۆتانەی خۆنیان لێ شێ فرۆشنەوە هەنێ جار ئەیفرۆشین و هەنێ جار خۆشمانەی خۆین ئاها کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان ئاژەڵداری بکەن یا کارێکی خراپە باشە کارێکی باشە چووکە خەڵکی گوندەکان لە ڕێی بەرهەمی ئاژەڵەکانەوە ئەتوانن داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش خواردنیان دەسەکەوێ وایە بەڵێ ئافرین هەستی جان بەڵێ کۆتا بناڵبووی ئادی بزانی تۆ چیمان پێشکەشەکەی شعر شعر دەمیڵە دەی فەر خوێندەواری چراژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە خوێندەواری دەریای هەستە ڕێگەی دەریای هەستە ئەوتری نازانم ئافری کێشە نییە ئەو منیش هەنێ جار شتم بیرەچێتەوە لە بەرەوەی بە بەردەوامی شتە خوێنینەوە بە بەردەوامی هەوڵین تۆش بۆ یشتە بیرچۆتەوە وایە ئافرین یەک چەپڵی قایم بۆسی کرد مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو ئەی پێتان خۆش بوواتم بۆ گوندەکەیەوە بەڵێ هەر بشین حەزەکە جارێکی تریش بێمەوە بەڵێ باشە منیش هەوڵ ئێم جارێکی تر بێمەوە لەگەڵ تانا بۆ خۆمان هەنێ گفتوگۆی تر بکەین بەڵام بەداخەوە ئەمڕۆ لێرەیە کاتی بەرنامەکەمان کۆتایی هاو بۆیە بێ لێرە بەجێتان بێڵم هەتا گوندێکی تری کوردستان و کۆمەڵێک مناڵی عزیز بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوا لەگەڵ حافیز